مافیا گەڕاوەتەوە وۆڵڤەرین بە چەقۆیەکانی بە گەیمپڵەی نوێمان هەیە و یەکەم جاریشە دەیبینین شتی زۆر سەنجاکێشە وۆڵڤەرین کە پێشتر زۆر بەدڵم نەبوو وەرا بەتێزدا یاری ئێلدەر سکرۆڵ 6 بە مدیرەکەی خۆی نیشانداوە ئەویش دەڵێ زۆرم بەدڵە لەگەڵەوەش لەوانەیە بزانین لە یەک دو هەفتەی داهاتوو چەند پارچە ڤیدیۆ لە GTA 6 دەبینین و چەند خولەک دەبێت لەبەرەوەی خولەکان دزەی پێکرا. سڵاو ڕێز و خۆشەویستیم بینەران و بیسەران بەخێر بێن بۆ ئەڵقەی ژمارە 318 ژێری 318 هەفتەیە لە خزمەتی ئەوەی خۆشەویستم. ئەمڕۆ چواردەی مانجی هەشتا خۆم بە خۆشحاڵ دەزانم بابەتم زۆرە چیرۆک زۆرە هەواڵ زۆر ئەوە لە گەیمپڵەی گەورە و زەبەلاحەکەی GTA 6 نزیک دەبینەوە بەڵام سەرەتا تاکە ڕێگە بۆ پاڵپشتی چەناڵی ژیر داگرتی دوگمێ لایک و سەبسکرایبە چاوتان ماز دەکەم هەمووتانم خۆش دەوێت بادەست پێ بکەین. نرخی یاریەکان و ئۆفەرە نوێیەکان لەلایەن ئۆڵفۆڕێسەوە بەم شێوەیە نیترۆی دیسکۆرد بەردەستە یەک مانگ 10,000 و یەک ساڵ 65,000 وەرە ڤیبەکسی فۆرتنایت بەم نرخانە بەردەستە هەرزانترینیان 8,000 کە فۆرتنایت کرووە لەگەڵ 2400 ڤیبەکس بە 30,000 800 ڤیبەکس بە 11,000 4500 ڤیبەکس بە 42 و 12,000 دانش بە 90,000 جێمەنای پرۆ بۆ کەسانەیە حەزیان لە بەکاردانی جێمەنای پرۆیەکەیە لە بۆ دروستکردنی ڤیدیۆیە دەنگە یاخود چۆن دەڵێ بەکارهێنانی جێمەنایە بەگشتی بەڵام بە پرۆیەکە کە کرێدیت زیاترە و خێراترە و باشترە بۆ ئەکاونتی شخصی دەڵێ بە 18 مانگ بە 50,000 نارە پری ئۆردری یاری گراند تێف ئارە 6 GTA 6 بە شێوەی ستاندارد لەسەر PS5 بە هەرزانترین خێتەنیا 55,000 نارە ئۆڵتیمەت ئەدیشن بە 70,000 نارە لەسەر ئێکسبۆکس ستاندارد ئیدیشن هەرزانترین خی 68,000 ئۆڵتیمەتەکە 83,000 وەروە سناپچات پڵس بۆ هەر کەسێک کە دەیەوێت بۆری بگرێت کە کۆمەڵ شتێکی لەگەڵان من خۆم بەکار دێنم لە بەرەوەی ناچاری بەکاری بینی سناپچات پڵس دەبەرەوەی ئەگەرنا داتایەکە دیلێت دەبێت لە پاش 5 گیگابایت بۆیە دەبێت هەت بێ ئەگەر سناپچات زۆر بەکار دێنی لە بۆ ڕستمگرتنەوەشتانە یەک ساڵ بە 22,000 نار بۆ دەکەن وەروە ڤیدیۆ ستا پرۆیان هەیە یەک ساڵ 45,000 نارە یوتیوب پریمیەمیان هەیە کەم خۆم ئەوەش بەکاردێنم لە بەرەوەی ڕکلام نێتسە ڤیدیۆ وەروە یوتیوب میوزیکە کە بەڕاستی زۆر خۆش دەتوانین گۆرانی شت بە ئاسانی بدۆزیەوە پلەیلیستەکان وەشتانە لەگەڵ سپۆتیفایش بەکاردێنم ئەوش بەکاردێنم یەک ساڵیان هەیە بە 100,000 دینار کە زۆر نازدارە بەڕاستی یوتیوب پریمیەم بە یوتیوب پریمیەم تماشاکردنی یوتیوب زمانەیەکی نییە بەڕاستی مهم کەیف خۆتان ئۆفەرەکان لە ئۆڵفۆڕێس بەردەستە بە ناوی ژیرەوە بڕۆن جگە لەم یاریانە هەر یاریەکە دویست پلەیستەیشن پڵس دویست گەیم پاس دویست هەر یاریەکتان دەوێتان بیکڕن پریۆردەری بکەن بڕۆنە سەردانی ئۆڵفۆڕێس بکەن دەتوان نێستە حالیان قسەیان لەگەڵ بکەن سوپاس بۆ ئۆڵفۆڕێس بۆ سپۆنسەریکردنی مەڵقەی پرۆگرامی 01 سەرەتا گەورەترین ئەو یاری و DLC و ئێکس پاشنانەی لەم هەفتەیە بڵاو دەکردنەوە یاخود هەفتەی داهاتوو بڵاو دەکردن نمونە یاری مافیا دی ئۆڵد کەنتری DLCەکەی بە ناوی مان ئۆف ئانەر پێم وابی ئەمڕۆ بەردەست دەبێت بۆ هەموو بە نرخی $10 بۆ کەسانی یاریەکەیان هەیە گەر ناتوانین بە ڤێژنێک لەگەڵ یاریەکە پێکەوە بیکڕی دوو ستۆری چاپتەری نوێی لە خۆ دەگری یەکێکیان پاڵەوانی بەشی یەکەمی یاری مافیا پاڵەوان نا بەڵام دەتوانین بڵێم سەرۆک عایلەکەی بەشی یەکەمی مافیای تێدایە ساڵێری هەروەها لەگەڵ چەندین فری رایت کۆنتێنتی تێدا دەبی و ئەپدەیتە هەندێک جۆبی ئەکسکلوسیڤ تایبەت تێدا دەبێت هەندێک چاڵەنجی تایبەت تێدا دەبی بە تایبەتی لۆکیشنی نوێ کۆلەکتەبڵی نوێ هەندێک ئۆتۆمبیلی نوێ وەسی باقیشی نوێ تێدا دەبێت کە ئێستا دەتوان تاقی بکەنەوە وەروە لەم هەفتەیە لە گەورەترین یاریەکانی دەتوانم بڵێم AA بڵاو دەکرێتەوە AAA زۆر بەکاردێنین کە یاریە زەبەلاحەکانە لە ئەستوریە زەبەلا دروست دەکرێت ئیندیشمان هەیە کە بچووکە بەڵام AA لەمابینی هەردووشیانە یاریێکمان هەیە بەناوی The Sinking City 2 بەشی یەکەمی زۆر پێشوازیی گەورەی لێ نەکرا بەڵام لە هەماکەدا سەرنجاکێش بوو باسی شارێک دەکات کەوا غەرق بووە لەناو ئاو بەڵام فانتەسیایشتیدا چیرۆکشتیدا کە دەتوانین بە ناویدا گەشت بکە واتە شارەکە هەمووی لەژێر ئاوە بەڵام ئەوەندە شوێنی تێدا لەژێر ئاو نییە کە چیرۆکی یاریەکە بخوێنی زیاتر لەسەر دەزانێ بڕیارە لە هەژدەی ئەو مانگە بڵاو بکرێتەوە بەهۆی ئەوەی دیڤلۆپەرەکانی فڕۆگوێرس لە یوکرینن یاخود لە ئۆکرانیایە تۆزە یاریەکەیان دواخرایە ئەمجارش باسی ساڵی 1920ەکانی شاری ئارکەم دەکە واتە نیویۆرک دەکە لاندە شوێن دەڵێن دوا دەخرێن نشێن دوا نەخرێ بەڵام تاوەکو ئێستا ئەمە بەروارەکەی لە مەفتەی بڵاو دەکرێتەوە وەروە یاری ئۆنیموشە دۆن ئۆف دە دریم ئۆنیموشە دۆن ئۆف دریم لە بۆ PS4 و PS5 پۆرت کرێت لە ڕێگەی PS Plus کلاسیک کاتەلۆگەکەی کە یاریی کۆنن PS2 دێنە سەر پلەیستەیشن 4 فایل لەمە دەتوانین تاقییان کەیتەوە وەرە یاری ستارسان ئایلند دێتە سەر PS5 و ئێکسبۆکس سیریەس و وەرە سویچ کە پێشتر تەنیا لەسەر PC بەردەست بە شێوەی ئەرلی ئاکسس بەڵام ئێستا بە شێوەی 1.9 بڵاو دەکرێتەوە کە
وەکو یاریەکانی دیکەی دروست لە دوورگەیەکی شت دروست دەکەی و سڤایڤڵ شتانەی وەرە مڵتیپلەیریش تێدا دەبێت تاوەکو 4 کەس و دەتوانانی تاوەکو 14 کارکتەر ڕۆمانسیان لەگەڵ بکەی خۆشەویستیان لەگەڵ بەستی ئەو شتانە سەرنجا چێژدەریایکی کۆزیەوە تا یاریانەیە کە ماندیت ناکە کەش و هەوا و جەوێکی خۆشی ناو بەسەر دەبێت ئارتوانی تاقیمکەین وەرە لەم هەفتەیە 19 مانگە DLC یاری نیۆ 3 بڵاو دەکرێتەوە بەناوی هێڵ ڕایزینگ لەسەر PS5 PC لەگەڵ ئێکسبۆکسیش پێم وای بەردەست دەبی بەڵام لەبیر نەکەن دەتوان لە ڕێگەی سیزن پاسەوە وەری بگری یاخود تەنیا DLC-کەش بکڕی یاخود ئەنجامی بدە یاریێکمان هەیە بەناوی گالی پۆلی کە ئەمە یاریەکە داتر بۆ جەماعەتی PC بەڵام لەسەر PS5 و ئێکسبۆکسش بەردەست دەبێت یارێکی جەنجی جیهانی یەکەمە زۆر بە باتڵفیلد دەچی یارێکی 25 بەرابەر 25 ئۆنلاینی تاقەکەرە یەکەم جەنجی ئەوروپایە نرخش پێم وابی لە نێوان 25 بۆ 25 دلار حسب پلتفۆرم دەتوانین بیاکڕین لەم هەفتەیە DLC-ی زەبەلاحمان دێ لە بۆ یاری ستۆکر 2 کە لە 20 مانگە بڵاو دەکرێتەوە بە ناوی کۆست ئۆف هۆپ کە بڕیار بلاوتەکان ڕابرد بڵاو بکرێتەوە بەڵام دواخرە لەم هەفتەیە بە حساب تاو ئاخر جارە بڵاوی دەکەنەوە کە زۆنێکی نوێی تێدای شتانە زیاد دەکرێت و یاریەکانی پلەیستەیشن پلس لە بۆ مانجی هەشت لە بۆ گەیم کاتەلۆگ و واتە ئێکسترا پریمیەم ئاشکراکران گەیم کاتەلۆگەکە ئەم یاریانە زیاد دەکرێت هێلدایڤەرس 2 Kingdom Come Deliverance 2 Vampire Survivor Hells Us ئەنیموشایەکە تازە باسم کرد 2 Point Museum Metro Exodus Dying Light 2 ئۆنیموشا Dawn of Dream ئەوی باسم کرد لەگەڵ ئامۆسومەس پرێتی دەربی کەم نایناسە یاریەکە لەگەڵ یاری دیزنی ئەتلانتس The Last Hope کە دێتە سەر پریمیەمی لەگەڵ ئۆنیموشایەکە تەنیا لە بۆ پریمیەمیە بەڵام هەردووشیان بەجیا بەردەست نەگەبتوێ بیان کڕێت مهم گەورەترین یاریەکانمان چیان هێلدایڤەرس 2 لەگەڵ Kingdom Come Deliverance 2 هێلز ئەسیش یاریێک بوو پارساڵ و پێما بێپار پێرا بڵاوکرا یارێکی بچووک بوو ستایلش سۆز لایک بوو کە هیچ پێناڵێ بەناو جیهانەکەدا گەشت دەکەی ئەو شتانە هەفتەکەی ڕابردات سەر گەیم پاسی نەمەفتیاتە سەر پیسیش سەر عەفوان پلەیستەیشن پلاسیش هێلدایڤەرس 2 زۆر ڕاقی کیف بێریی مالتیپلەیر دێکە خۆی بەجددی وەرنەگری Kingdom Come Deliverance 2 ئەوە خەڵاتی یاری ساڵ و شتانە بوو زەبەلاح بوو کاندید بوو Vampire Survivor maybe بەڵام هێلز ئەس پێمە بیشانی تاقیکردنەوە دەبێت بین سەر هەواڵ یاریەکان و سەرتا بە چەند ترۆیلێکی نوێست پێ بکەن لەم هەفتەیە زۆر ترۆیلەر بڵاوکرانەوە وەکو خەبەر هەم ترۆیلەرە نوێیەکانیش دەمێت ئێوەی خۆشەویستیش ببین لەوانەیە کاتتان نەبێ سەیریان بکەن نمونە Modern Warfare 4مان هەیە کامپین فێرست لوکمان هەیە کە ترۆیلەرێکی گرافیکیمان هەیە ترۆیلەرێکی سینەماتیکمان هەیە بەڵام گەیمپڵەی کامپینەکەش پیشان دەدا بە ناوی ترافیک کە بەناو شارێکی وەکو پاریس گەشت دەکەین 11 مانگە بڵاوکرایەوە گەیمپڵەی ڕاستەقینە تێدایە سینەماتیش تێدایە وەلەوانەشە تەنیا سینەماتیک بی گەیمپڵەی کە بزەوتوانەی بەڵام عادەتەن یاریەکانی Call of Duty لە کامپینەکان سینەماتیک و گەیمپڵەی زۆرجار تێکەڵ دەکەن کاپتن پراسی پیشاندا لەگەڵ کارکتەرێکی کە بەناوی ڤەلاریە کە پاڵەوان بوو لە Modern Warfare 2 ئەگەر لەبیرتان بی بێکەوە بەناو شاری پاریسدا گەشتە ئەو تەسویرە پیشان دەدا ناو شاری پاریسە ئۆتۆمبیل بە دوویەک دەکەوی ئۆتۆمبیلێ وەردەگەڕێ لەگەڵ ڕوبەڕووی یاخود ئۆتۆمبیلێکی دەبینی کەەوە ڤانە بەڵام ئارمەرە زۆر سەنجا چێژ دیارە لە یاریەکان ڕابردوونە فرشتیوان بینی بڕیاری شارێکە ئێردی ئاکسسی لە هەفتەی ئۆکتۆبەر بڵاو بکرێتەوە بە فەرمی ژارێکە لە 23 بۆ 24 مانجی دا لەسەر تەواوی جیهان بەردەست دەبێت وەرا ترۆیلێکی ستۆریمان هەیە لە بۆ یاری ڕێنەسانس ئە پلەیگ تێڵ لەگەسی کە یاریێکی پلەیگ تێڵە بەڵام باسی پێش ڕووداوەکانی پلەیگ تێڵ 1 و 2 دەکەن دوو پاڵەوانی سەرەکیمانیە و ئافرەتێکمانەیە چیرۆکێکی جیاوازی هەیە تا 5 ساڵ پێش بەشی یەکەمە با ساڵی 1934 دەکە پرتاگنستێکی نوێمانێت بەناوی سۆفیا کە دەڵێ پڵەندەرە بەڵام ئەمیسانیە واتە لەوانەشە لە چیرۆکی یاریەکە تۆزێک چۆن دەڵێ کۆنێکشنێک دروست بی لە داهاتوو کە ئەمیسیاسی وانە یاخود نەوەزەشتا بزەبەت نازانین چیرۆکەشی تقریبەن باسی ئەو دوورگەیە دەکە کە پێی دەوترێت مینۆتۆر سۆفیا دەڵێ خەریکی دزینێکە دەیشتێ بدزێ بەڵام بە هەڵە دەڕوام ئەو ترێری ئەوەن دەبینیم تایملاینێکی جوانی پیشاندا بەڵام میکانیکێکی جوانیش پیشاندا تقریبان بە یاریەکانی پلەیتێڵی ناچی جگە لە گرافیکەکەی لەبەرەوەی ئەم یاریە زیاتر ئەکشنە لەوەی کە خۆ هەشاردان بوو یاخود دیمەنی گەیمپڵەی و شەڕکردنمان لە بەشی یەکەم و دووەم زۆر کەم بوو لێرە تۆزە زیاترە جوان دیارە سۆردەکە و داگەرەکە و ئەو سترایکانی پێ دەکا سەنجاچێش دیارە وەرە فینیشەریشی هەیە کە لە بەشی یەکەم دووەم دەگمەن بوو بزانین کو دەبین مهم
ترۆیدەرەکەم پێجوان بوو ئەوە ستۆری ترۆیدەری یاری ڕێنۆسۆنسە پلەیکتێل ستۆریەکە لە ماوەیەکی نزیک پێمای بەردەست دەبی وەرە یاری باتڵفیڵدی 6 لەگەڵ فیلمی تۆپگان بێکەوە کۆلابرێشنێک دەکەن کە ترۆیدەرێکیان بە بڵاو کردەوە وەروە ڕاشیان گەیان کە لاژدەی ئەم مانگا ئەم کۆلابە بڵاو دەکرێتەوە لە یاری باتڵفیڵد 6 کە چی تێدایە لەم سیزن ئەپدەیتە دوو سی جێتسی تێدایواتە دوو فڕۆکەی نوێی F74A تێدایە لەگەڵ F81 F سوپەر سپێکتەری تێدایە کە لە یاریەکە دەتوانی بەکاری بینی لەگەڵ دوو مۆدی نوێژ بۆ یاریەکە زیاد دەکرێت کاریەر سترایک کە دیسترۆز ئێنەمی ئێرکرافت کاریەر ئەو فڕۆکە هەڵگری دوژمنەکەی خۆت تێک دەشتێنی لەگەڵ مۆدێکی دیکە پێوتێت گۆنتلت فایتەر سواب کە تەنیا شەڕ فڕۆکەیە لە ئاسمان کە ئەمە زۆر سانزاژێژ دیارە بۆ جەماعەتی باڵفیڵزان هەستان لەیە لەگەڵ وەیک ئایلند دەگەڕێتەوە کە لارج کۆمباتێکی زۆر زەبەلاح و گەورەیە لەگەڵ دەتوانی بە کارکردەکانی فیلمی تۆپگان لە مەسەن روستەر وۆڕلۆک لەگەڵ چەند کارکردی دیکە دەتوانی هەر هەمیان وەکو سکین بەکاریان بینی لە ڕێگەی باتڵ پاسی چەند نیشتیت کە لە بۆ دەکرێتەوە وەروە ترۆیدەرێکی نوێمان هەیە هەفتەی گەیمسکۆمان بەخۆی هەفتەکە زۆری نەماوە بەڵام هەفتەی گەیمسکۆمان دەشتی نوێ دەبین نمونە بەروارێک بڵاوکردنەوەمان هەیە یاخود ڕلیست ئەناوسمنتێکمان هەیە کە لە بۆ یاریەک بە ناوی نیۆ بەرلین 2017 کە چەندین ساڵام یاریێت تەنیا ترۆیدەری هەبووە ئێستا تەقریبان دەزانین کەی بڵاو دەکرێتەوە نزیکیش نییە 2028 یاریی سایبەرپانکیە ئارپیجیە لەلایەن ستودیۆیەک دروست دەکرێت بە ناوی ئەلیزیەم گەیم ستودیۆ کە لە بەرلینن وەتە لە ئەڵمانیانە پابلیش دەکرێت لەلایەن بایت ڕۆکرز گەیم کە نیان ناسم بەڕاستی دەزانم جەماعەتی بەرهەمهێنانی یارە ژمارەیان زۆر کەمە چۆن دەڵێ یاریێکی زۆر ئەمبیشنیان هەیە چۆن دەڵێ گەوریان لەبەردەستە پێیان دەکرێت پێیان ناکرێت ئەوەی نازانم فرست پرسنە بە فرست پرسن و ثرد پرسن توان یاریەکە بکەین دمچاوی کارکتەری ئافرەتەکە زۆر بەنابانگ و دەمێژێت لە ئۆنلاین ئێستا ژێرش هەرتەیدایە مهم ترۆیدەرێکی نێمان هەیە و دەزان یاریەکە لە 2028 بڵاو دەکرێتەوە بێمە سەر گەیمپڵەیەکی دوور و درێژمان بینی لە بۆ یاری The Blood of Dawnwalker ئەو یاریکە زۆر دوودڵ بووم لێی کە چاوم لەسەری بیاخود نابەڵام بەپێی ئەو گەیمپڵەی بینیم و ئەو شتانی کە زانیمە سەر دنیایەکەی بەڕاستی سەرنجڕایشام و چاوەڕوانم یاریەکە لە سەی مانجی نۆ بڵاو بکرێتەوە داواشم لە شەریکی کردووە کە کۆدێکی یاریەکەم لۆ بنێرنەبەوەی لە بەرنامە باسی بکەم یاریەکە بڕیارە لە سەی مانجی نۆ بڵاو بکرێتەوە لەسەر PC PS5 ئێکسبۆکس سیریس ئەوانە هەموو بێکەوە لێ کاتدا پەردەست دەبن بڕیارە لە میت جوڵای بۆ یاریەکە لە ناوڕاستی مانجی هەفتیش کرایە گۆڵد واتە هەم کارەکانی تەواو بۆ تەنیا پۆلیشکردن ماوە ئامادەکردن ماوە لایەن ستودیۆیەک دروست دەکردن ڕێبڵۆف جا لەم دیمەنە نوێیانە چمان بینیم شەو ڕۆژمان بینی کە دەتوانی بە شەو لێ یاری دەکەی بە ڕۆژ یاری دەکەیت تۆ بە کارکتەر یاری دەکەی کە نیمچە ڤامپایرە نیو ڤامپایرە و نیو مرۆڤە و دەتوانێت بێتە گوجیش بە ڕۆژ وەکو مرۆڤێک شەڕ دەکەی بە شەویش وەکو ڤامپایر شەڕ دەکەی لە دژی ڤامپایر لۆردێک کەوا تەواوی نەخشەکەی داگیر کردووە سێ سەربازی خۆی داناوە هەر سەربازەی چەندین منتیقی لە بەردەستە و خەڵکی لە بەردەبێت دانەدانە نیان بی یان ڕاستەخۆ دەتوان یاریەکە چکەوە پڕۆڵ دەتوان ڕاستەخۆ لە مەرحەلەیەکە مەبچی بۆسەک گەورەکە بکوژی بەڵام دەبێت زۆر پێماندی بیا خۆت بەقوە دەبی بەدڵمە کە تۆزێک ئۆپن وۆڵدی ئۆپن وۆڵدە بەڕاستی ئۆپن وۆڵ دێکەم مەرحەلە دەتوانین چی ئاخیر مەرحەلە مهم جوان بوو گەیمپڵەیەکەم بەدڵ بوو بڕیارە بە $70 بفرۆشی کە زۆر گرۆ بڕاستی بەس مهم وەڕا ترۆیدەرێکی نوێشمان هەم بوو لە بۆ یاری مافیا ئۆمرێتە کۆلێکشن کە سەرجەم یاریەکانی مافیا لە خۆ دەگرین ڤێژن نوێیەکان وەروای بەشی یەکەمی یاریش بە ناوی مافیا دیفنتیڤ ئێدیشن ئێستا ئەپدەیت کراوەتە لە بۆ PS5 و ئێکسبۆکس سیریس بە 60 FPS بە کواڵەتێکی گەورە یاخود کواڵەتێکی بەرز بەردەست دەبێت بێمە سەر هەواڵی یاریەکان و بە GTA دەست پێ بکەم لەوانەیە نێتفڵێکس بە هەڵا وەکو یوتیوب شتێکی دلیت کرد بێ بزەی پێکرد بێ دەزانین ڕۆکستار لێ لەگەڵ یوتیوبی سەرەتا بڵاوی نەکردەوە ئەین 100% قسەی ڕاست نییە بەڵام دەبین کە یوتیوب زوشتی لێ لیک دەکرێت زیاتر لەبەر ئەوەی لە ڕێگەی نێتفڵێکس ئەم دیمەنان بڵاو دەکەنەوە تاوەکو هەیبەتێکی هەبێت لە چاو سەرجەم یاریەکانی پێشووتر ڕۆکستار دەڵێ ئێمە وەکو هەمووان نینە یاریەکی مەتایبەتە کلیکیانە ئیڤنتێک هەموو خەڵک چاوەڕای نێتفڵێکس بی ئەو دیمەنانە بۆزان کاتژمێرێک زووتر ببینن مهم لەم هەفتەیە سکرینشۆتێک بڵاو کرایەوە و زۆر خەڵکی وتیان ڕاستە لە وێبسایتی نێتفڵێکس لە پرتوگال ئەگە بچوو بە ناو سێکشنی GTA شەشەکەی کە نێتفڵێکس دایناوە نووسراوە ڤیدیۆیەکان لە سێ پارت پێکاتووە پارتی یەکەمی 23 خولەک و یاخود پارتێکیان 23 خولەک و 37 سانیە پارتێکیان 24 خولەک و 41 سانیە پارتێکیش 18 خولەک و 29 سانیە واتە زیاتر لە 66 خولەک ئەگەر ئەم قسەی ڕاست بێ واتە
پێشبینیەکەی من ڕاز و کەوتم ڕۆکسارە نێوان 20 خولەک بۆ یەک کاتژمێر گەیمپڵەی و شتمان پێ نیشان دەدا و ستراو زەڵناکش لافتەی ڕابردوو کۆمنتێکیدا کە هۆکارچی هاتۆ نێتفڵێکس وتی کە بینیتان تێدەگەن لەوانەیە بەشی ئەپیسۆد وەکو دۆکیومنتاریەک وەکو شتێکی زۆر تایبەت ئەن تێدەگەم ئەگەر لۆکرایتە سێ پارت لە بەرەوەی نێتفڵێکسە وەکو زنجیرەی تەلەڤیزیۆنی تەعاملی لەگەڵ دەکەن زۆریشمان نەماوە 27/8 واتام پێنجشەمەی بێنا ئەویت کێ پێم وابی ئەویت کەژنا ئەویت کە غەڵەت نەبم ناویت شتەی وایە زۆرمان نماوە دەیبینین بەڵام هێشتا دیار نییەکەوە دەتوانین بە لایڤ ستریم بیگوازنەوە یاخۆ ناگر نێتفڵێکسنەوەک لە بنی جیهمان بدە بێمە سەر قسەیەکی دیکەی GTA 6 سراو زێڵناک لەم هەفتەیە ڕایگەیاندکەوە دەڵێت زۆرترین کەس ڤێژنی $100 پری ئۆردەر کردووە لە جیاتی $80 واتە زۆرینەی خەڵک کە یاریەکەیان پری ئۆردەر کردووە ڤێژنی $100 واتە $100 زیاتر فرۆشاوە لە چاوە $80 کە $80 خۆی $10 گرانترە لە یاری طبیعی کە یاری طبیعی دەبی $6 بنابێ 70 بی بەڵام سۆنی پارەپەرست کردی 70 ئیدی کۆمپانیەکان کردیانە 70 ئەم یاریە 80 کەچی ڤێژنی ئۆڵتیمەیتەکەی 100 اینجا زیاتر فرۆشاوە لە چاو پریۆردەرەکانی دیکە وەروە باسی ئەوەشی کرد کە ئایا ئەنگۆ واقعتان لەگەڵ نێتفڵێکسی هێو نازانم چ ئایا ڕۆژێک دادێ وەکو EA کۆمپانیای تیک توش بە ڕۆکستاریشەوە بفرۆشێتە کۆمپانیایکی دیکە یاخود کۆنسۆڵایت بن لۆم نایە مهم کۆمپانیاکەتان بفرۆشێ کەسێکی دیکە خاوەندارەتی بکە یاخود ببنێ کۆمپانیاکی پرایڤەت سراو زەڵناک سەرۆکی تیک تو کە خاوەنی ڕۆکستارە ڕایگەیان دەڵێ I think if anyone deserves to be independent company we do دەڵێ پێم وایە گەر هەر کۆمپانیایەک شایانی ئەوە بێ کە سەربەخۆ بێ ئەوە ئێمەین واتە حەز دەکەن بە سەربەخۆی بمێننەوە لەبەرەوەی دەڵێ فۆرکاستی مە یاخود پێشبینیمە لە بۆ داهات لە بۆ ساڵی داهاتوو قازانجی زیاتر لە $8 ملیارد ئەو کارەکەش بێگومان GTA 6 حەقسەکرد لەسەر نێتفڵێکس هاتنە وەزعی باشە بۆ هێوەی سەبسکرایبەرێکی یەکجار زۆری لە بۆ زیاد کرایە بەهۆی GTA 6 کەچی ستودیۆیەکی خۆی لە بۆ ڤیدیۆ یاریەکان داخست بە ناوی Don't Night School Studio کە زۆری لەسەر نازانین تەنیا زانین خەریکی چەند یاریەک بوون بە ناوی Oxenfree 2 After Party و لەگەڵ یاری Unhinged کە سەرکەوتوو نەبوون بەڕاستی و نێتفڵێکس لە جیهانی ڤیدیۆ گەیم زۆر سەرکەوتوو نییە لەبەرەی دروستکردنی ڤیدیۆ گەیم زۆر قورسە بە هەموو کەسێکی ناکرێ و شەفشنیە و مەسەلە پارە تەنیا پارە نییە بێمە سەر کۆمپانیای Supermassive Games لە دروستکەرانی یاری Until Dawn و تۆنێک یاری چیرۆکی لەم هەفتەی ڕایگەیاندکەوە 70 کارمەندی خۆیان کەم دەکەنەوە بەهۆی باری دارایی و ئابووریان باش نییە بۆ ئەوی کۆمپانیاکەیان بتوانن لەسەر پێی خۆی بمێنێتەوە کە تەنیا 3 مانگ دوای بڵاوکردنەوە یاریی وەکو Directive 8020 دێ کە زۆر سەرکەوتوو نەبوو بەڕاستی تەنیا 30,000 کەس لە ستیمی لێک کات دە یاریەکەیان دەکرد کە ژمارەکان زۆر کەمە فرۆشتی زۆر نەبە بۆیش چۆن لە سەرکەوتوو نەبووە پێمە سەر یاری هاڵەوینی کە بڕیارە لە ماوەیەکی نزیک بڵاو بکرێتەوە بە فەرمی ڕاگەیەنراکە یاریەکە لە ئوسترالیا لەگەڵ نیوزلەندا بڵاو ناکرێتەوە قەدەغەکراوە کارەکەژەوەیە کە لە یاریەکەی کێشانی حەشیش و یاخود دەتوانین بڵێن ماریوانە یاخود بە کورد دەڵێن عەرەب دەڵێن ماری جوانە تێدا کە دەچێشرێ هیچ سێرەسە ناکەم بە باش و خراپ تەنیا ئەوەندەی دەزانم لە ڤیدیۆ یاریەکان کە گوتت بۆ سەری 21 ساڵانە پێویستە قەدەغەی نەکەی بکەی سەری 21 ساڵان پێویست ناکە هیچ قەدەغە بکرێت لە ژیان تەنیا تەمەند یاری بکرێت یاری بلاک میث ژۆن کوی لەم هەفتەیە خەبەرێکی بچووکمان هەیە لەسەری کە زۆر لەسەر نازانین تەنیا نەزانین یاریەکە لە بەرمێنانە و دەڵێت تاواکەری چیرۆکی بلاک میثی وکۆنگیش نییە بەڵکو لە جیهانەکەی ئەوە جا لەم هەفتەیە دەرهێنوو یاریەکە بە ناوی یانکای لە مقابلەیەک دەڵێ بە هەموو ستافەکەی خۆی وتووە و لە کۆمپانیاکەشیان ئەمە ئەوەم پرەنسپە بە هیچ شێوەیەک نە دیزاین نە گەیمپڵەی نە هیچ شتێک بە ژیر دەستکرد دروست ناکەن واتە ژیری دەستکرد لای کۆمپانی ئەوان نییە بە قسەی خۆی دەڵێن نە ئاسێتەکان نە وێنەکان نە کارکتەرەکان نە دیزاینەکان نە دروستکردنی هیچ شتێک هیچ AI تێدا بەکار نادۆ تانە تێکستیش بە هیچ شێوازێک دەرە AI بەکار نایەنین بۆش پەلەمانیە لە بڵاوبوون هۆی یاریەکە کە یاریەکە خۆی لە مانجی 6 2025 ئاشکراکرا ئەو کاتیش چوتە بواری بەرەمێنان واتە هێشتا بەرەمێنانی زۆری ماوە و باوەڕژ ناکەم لە ماوەی 2 ساڵی داهاتوو بڵاو بکرێتەوە بێمە سەر یاری Crimson Desert بە فەرمی ڕاگەیەنرا کە لە بۆ Nintendo Switch 2 بڵاو دەکرێتەوە دەڵێ لە سەرەتای نیوەی یەکەمی 2027 پێشبینیەکانمانە نێوان مانجی 3 بۆ مانجی 6 بڵاو بکرێتەوە و تاوەکو ئێستاش یاریەکە خۆی زیاتر لە 6 ملیۆن کۆپی لە فرۆشاوە کە زۆر بەڕاستی یەکجار زۆر ئەوکەی زۆر سەرکەوتووە یاریە کەچی زۆر گەیمەریش بەمنیشەوە مەجەڵمانیە زۆر یاری دوور درێژانە بکەین کە 100 ساعتە دەیەوە تەنیا بۆ چیرۆکی یاریەکە پێم وابێت تاوەکە یان چێژ لێ بکەیتە چیوە بێمە سەر یاریەک بە ناوی پۆکیمۆن پۆکۆپیا کە یەکێکە لە یاری هەرە سەرکەوتوەکانی نیتندۆ بەڵام
پێتان بڵێم چەند سەرکەوتووە نێتندۆ دەڵێ ئەو یاریە تەنیا لە مانجی سێوە تاوەکو ئێستا زیاتر لە 5 ملیۆن کۆپی لێفرۆشاوە و بەگشتیش دەڵێ بەگشتیش نیتندۆ سویچ 2 23 ملیۆن کۆپی لێفرۆشاوە اینجا ئەم یاریە 21% فرۆشی هەموو یاریەکان لەسەر نیتندۆی یاری پۆکەمێن پۆکۆپیایە کە ئەو یاری نیتندۆم جارێ دەڵێ نیتندۆ کە چەند سەرکەوتووە بەڵام یاریە زۆر سەرکەوتووە یعنی مەسەلەن منافەسەی دۆنکی کۆنگ بە نانزای دەکە کە 4.7 ملیۆن کۆپی لێفرۆشاوە ماریۆ کارت زۆرترین لێفرۆشاوە لەبەرەوەی لەگەڵ کۆنسۆڵەکە خۆی بەندڵ کرابوو 15 ملیۆن کۆپی لێفرۆشاوە بەڵام ئەم یاریە 5 ملیۆن کۆپی بەم شێوە نیتندۆ پارە دەخوا بەڕاستیە وەروە ئەپدێتێکی نوێمان هەیە لە بۆ یاری Lord of the Ring War in the North کە لەگەسی ئەدیشنیش لە بۆ زیادەکە یارێکی کۆنە ئۆکەی ئەوە 2010 و 11 چەند بڵاوکرایەوە ئەپدێتێکی لە بۆ هاتووە کوالڵەتی یاریەکە ئەتۆزێک بەرزکراتەوە بەڵام هێشتا ڕیماستەری تەواو نییە بە نرخی $90 لەسەر تەواوی پلاتفۆرمەکانی PC بڵاو دەکرێتەوە بێمە سەر ستودیۆیەکی نوێ دروست دەکرێت لەلایەن 2K کە ستودیۆیەکی نوێی دروست کردووە و بەشێکی زۆری ستافەکەی کە هێناویەتی لەلایەن جەماعەتی فیفا و EA بووە یاخود EA فیفا بووە فیفا EA بووە بە تایبەتی کەسێک بە ناوی ئارۆن مکهاردی کە دەڵێ 17 ساڵ لە EA کاری کردووە و بە فەرمیش خۆی ینی بە شێوەیەکی فەرمی پۆستەکەی لە ناو EA لە بەشی EA سپۆرتس بووە و خۆی پرۆدوسەری سەرەکی بۆ لە یاریەکانی فیفا بە تایبەتی یاریەکانی فیفا و مادن و کۆڵێک فوتبۆڵ و ئەوانە بەڵام ئێستا هاتووەتە ستودیۆی نوێ هەیە پێشبینیەکانوانە ئەمەیان 2K ئەگەر عقدێکی گەورە لەگەڵ فیفا بکە لەوانەیە یاری فیفا زندوو بکاتەوە بەڵام EA سپۆرت FC هەردەمینێ ئەوە ئەگەری تێدا 2K لەبەرەوەی خۆی یاری NBA و ئەوانەی ئەگەری هێر کابەری فیفا بکەن یاخود FC بکەن بەڵام هێشتا دیار نییە میم ستودیۆکان دروست کردووە هێشتا ڕیان نەگەاندووە لە بۆ چ کارێکیان بێمە سەر یاری هاگوارتس لەگەسی بە فەرمی وەرنە برۆس دیسکەڤری لە مەفتەی بە فەرمی ڕانگەیان کە بڵێ لە بە خاومشکەکانی هەوتووە کە بەشی دووەمی یاری هاری هاگوارتس لەگەسی لە بەرهەمهێنانە کە یاریێکی هاری پۆتەرە و لەگەڵەوەش ڕانگەیان کە یاریێکی نوێ لە جیهانی DC مۆرتال کۆمبات و گەیم ئۆف ترۆنز ئەوانش لە بەرهەمهێنانە بەڵام بەرواری بڵاوکردنیان بێگومانەشان ئەگەر بەڵام ئۆنلی دەزانین ئەگەری هەیە لە 2027 بۆ 28 یاریەکە بڵاو بکرێتەوە بە پێی دەنگۆ بەڵام هاگوارتس لەگەسی 2 کە یاریی زۆر بەچێژ بوو لە بۆ من کەیفت بە جیهانی هاری پۆتەر دێ زۆر بەچێژ بوو ئێستا حالیان بەشی دومی لە بەرهەمهێنانە بێمە سەر کۆمبات دێمۆیەک بڵاو کرایەوە لە بۆ یاری Stranger Than Heaven کە یاری توپاچ تێدا و سنوپ دۆگ لە سەستەیجی سەری ساڵێ ئاشکرای کردووە شتانە خود ئاشکرا بەڵام دیمەی نوێمان لەبینی جەماعەت سێگا لەگەڵ RGG ستودیۆ لایڤ ستریمێک 12 خولەکیان لە گەیمپڵەی یاریەکە پیشانداوە ڕاشنگیان کە یاریەکە بە یاریشی یاکوزا نییە یاریش تەواو جیاوازە بڕیاریشە لە 15 مانجی 2027 ستا پلاتفۆرمەکان بەردەست بێت بێمە سەر AI یاریێکمان بینی لە هەفتەکانی ڕابردوو بۆمباسکردن لە بەشی تڕێگەرەکان بە ناوی ڕایت شێر لە ناو دوو کۆتەیشنی ستیمولیتەر کە نازانم لەو کریتیانە کۆتەیشن وژەی کۆتەیشن ئەگەر کەسێک ئەوهای کرد کۆتەیشن واتە قسەی من نییە قسەی یەکە چێ لێ دەڵێن کۆتەیشن یاخود ئەگەم قسەکەم کرد ئەوهام کرد واتە قسەی من نییە کەسێکی دیکە لێش کراوەتە کۆتەیشن کە نازم ناویارێکی هەواڵی کردیە بەڵمیم برێنەری خود ئافوان سایبەر ئینتراکتیڤ CEO واتە بەڕێوەبەری کۆمپانیای سایبەر ئینتراکتیڤ کە بڵاوکەرەوە بەرهەمهێنەری یاریەکەیە ڕایگەیاندکەوە لە یاریەکە ئایان بەکار هینایە بەڵام زۆر بە گەورەی نام جا لەم هەفتەیە یەکی لەو کەسانی کە کاری لەسەر یاریەکە کردوون نووسەرێکە بە ناوی کارچ ئەفۆن کارت کە ئافرەتێکە ڕایگەیاند لە بلوسکای بوو هاوشێوەی تویتەریە بەڵام لە بۆ جەماعەتی شینەکانی ئەمریکایە لیبراڵەکانن لە وەختی ڕایگەیاند وتی من خەریکی نووسینی چەند دەڵێ داق و سکریپتی یاریەکەی بووم کەچی منیان لە کارەکەم دەرکرد بەهۆی ئەوەی چەپ بە ChatGPT دەق یاریەکەیان نووسی ئادەڵێت ChatGPT شوێنی منی گرتەوە کە چەندی ساڵ لە کۆمپانیای کارم کردووە جا بۆ بەو مۆزوعێکی گەورە ئینجا سەرۆکی کۆمپانیاکە مات کارچ هاتەوە سەرخەت ئاوتی نەخشتیوانیە ئەیان بەکار نینە بەزمیهیم تازە ئیشەکە تەقیەوە AI لە یاری ڕایت شێر بەکاراتوە و ئەگە سەری دیمەنی دیمچاوەکانش بکەین دەزانکەوە تۆزێک بە AI دەچن بێمە سەر خەبەرەکانی پلەیستەیشن و پلەیستەیشن خەبەری گەوری هەیە بەڕاستی نمونە یاری گۆست یەکی لە یاری دڵخوازەکانی ئەم ساڵم بە فەرمی مۆدێکی نوێ لە بۆ زیاد دەکرێت لەگەڵ DLC نوێشمان هەیە و کۆلێکشنێکی نوێشیان لە بۆ بڵاو کردەوە بە ناوی کمپلیت ئیدیشن کە
نرخی تۆزە گرانە گەردی کەم جارە دیکڕی بە $70 بەڵام چەشتێکی تێدا نمونە دەڵێ لە یەکی مانجیدام تەواوی بەرهەمەکان بەردەست دەبن ئەو ئەپدەیتە نوێیانە ئێکۆس ئۆف سیگیگارە بزەبن نازانم کو تەلەفوز دەکرێت بە ژاپۆنی مهم ئەکسپانشنێکی چیرۆکیە وەتە دیڵسێکی چیرۆکیە باسی دوو سەردەم دەکە پرزنت ئێزۆ لەگەڵ فلاشباک لە بۆ ڕابردووی کاراکتەرەکەمە کە ناوی ئاتسووە باسی کاراکتەرێک دەکات بە ناوی ناگاتوو کە لە یاریەکە هەیە دەڵێ فیگەرێکە لە ڕابردووی چیرۆکی ئاتسوو هەبووە دێتە ئێزۆی لە سەردەمی ئێستا یاریەکە دێ دەڵێ لێکۆڵینەوە لە چەند شتێک دەکات بە تایبەتی ڤالیەک واتە ئەوالیستە لەمە کوردی دۆڵێک لێکۆڵینەوە لە دۆڵێک دەکە کە هەندێک لە جەماعەتی کاراکتەری دەستنەی کە لە یاریەکە هەیە سپۆیل ناکەم چی بەسەردێ لەوێ دەژین و بەشێکی چیرۆکی یاریەکەش باسی ڕابردوو دەکات پێشەوەی ڕێک یاریەکە دەست پێ بکە ئەو کاتەی کە دەستپێکی یاریەکە دەست پێ دەکات تۆ دەزانی کە دایک و باوکی ئاتسووی مردووە و ئاتسوو دەوێت تۆڵیان بکاتەوە ئەو لە ترۆلەرەکان شێمە سپۆیل نییە بەڵام باسی ئەوەی کاتی دەکە کە پێشەوەی ئاتسوو دەست بە چیرۆکی یاریەکە بکاتە هەندێک ساعتی پێشەوەی دەست بە چیرۆکی یاریەکە بکە پیشان دەدرێتەوە ئاسوو خەریکی چی بووە چۆن خۆی ئامادە کردو ڕوبەڕووی سنیک و ئەوانە ببێتەوە مهم و دژمنی نوێ تێدایە چەکی نوێ تێدایە ئارمەرسێتی نوێ تێدایە لەگەڵ چەندین ماسکی نوێ و تەرتیبات و شت لەگەڵ لۆکیشنی زۆر جوان مۆدی نوێژە بۆ یاریەکە زیاد دەکرێت بەناوی most wanted جەماعەتی سەکاپۆنج دەڵێن ئەمە ڕۆگڵایکە واتە دەست پێ دەکەی بە یاریەکەی دەڕای بمری دێ و بیدایەت بۆیە دەبێت لێک ڕەن لێک مەرحەلە بتوانی بە شێش سینگڵ پلەیر زۆر باشی بچێ پێش سڤایڤەر مۆدە باونتی وەردەگری دەست بە گەشتەکەت دەکەی تاوەکو دەمری ئینجا دیتەوە بیدایەت ولا کۆتایی هەر ڕەنێکت چۆن دەڵێ هەندێک شت وەردەگری پەرک وەردەگری یاخود جلوبەرجی نوێ وەردەگری کەوا دەکە کاراکتەرەکەت بەقوەتر بکە لە بۆ جەنجی داهاتوو کمپلیت ئیدیشنەکە نرخی $70 ئێستا حالیان بەردەستە لە بۆ پری ئۆردەر جگەلەوەی وەکو باسم کردو مۆدی نوێ لەگەڵا بەڵام جگەلەوانە ئەپدەیتی نوێژە بۆ یاریەکە زیاد دەکرێن شتومەکی نوێ لە بۆ یاریەکە زیاد دەکرێت بە بەلاش بەو کەسانی وەکو من یاریەکەیان هەیە دەتوانن بە $15 ئەپدەیتی بکەنەوە یاخود ئەپگرێدی بکە ئەگەر نا بە $70 توانی هەمووی بکڕین و بڕیاریشم لە چۆن دەڵێ مانجینۆ دیڵسیەکە ئەوشتانە بەجیا بەردەست بێ بەڵام بە کۆلێکشن بۆ کەسانی دایانەوێ لە یەکی مانجیدا بەردەست دەبێ بێمە سەر یاری مارڤڵز وۆڵڤەرین لە مەفتەیە بەشێکی زۆر لە یوتیوبەرەکان بەداخۆ منی تێدا نەبوو لە تەواوی جیهان کە من خۆمە بەڕاستی لەبەرەوەی هەموو هەفتان باسی یاریەکان دەکەم یوتیوبەری وایان بان کردێ باوەڕتان هەبی چەناڵی یوتیوبی هەر نییە تەنیا لە ئینستاگرام و تیکتۆکی ڤیدیۆ لەسەر ڤیدیۆ گەیمەکان بڵاو دەکاتەوە تا یوتیوبەریش نییە زۆر بە کورتی باشتەکان کەسی داوت کرێ بەڵام بەداخەوە من 50 جارە نامە لە پلەیستەیشن و ئینسۆمیاک دەنێرم کە داوەتم کەن دەمێ ببین داوەتشم نەکەن تەنیا چۆن دەڵێ ڕیاکسەکەم دەنێ بتوانم یاریێک تاقیکەم و تاوەکو لە سۆشەڵ میدیا و تا لە بەرنامە فرێکژیری باسی بکەم بەڵام نادەنەوە لەبەرەوەی من خۆشی عێراقم ناڵێم بە نەفرەت بی عێراق بریە دەوڵەت باین تۆزێک لەو من ژیانی من زۆر ئاسانتر دەبووم هیچ شتکەم نەدەکرد تەنیا ویشم دەکرد بەڕاستی یعنی هەم ڕۆژ ڤیدیۆ بڵاو دەکردەوە بەڵام بەداخەوە ناتوانم مهم ئۆکەی وازەشتانە بیرم کۆمەڵێک لە یوتیوبەر و ئینفلۆنسەری سۆشەڵ میدیا داوەتکرابوونە ناو ستودیۆی پێ دەڵێن ئینسۆمنیاچی یاری وۆڵڤەرینیان تاقی کردبووە و گەیمپڵەیشیان لە ئۆنلاین بڵاو کردەوە جا گەیمپڵەیەکان چۆن دەڵێ جوانە خۆشە بە تایبەتی ئێستا دەزانین لە چه حاڵەتێک وۆڵڤەرین هەردوو کڵۆیەکەی دەردێ و شەڕ دەکە دەزانین لە چه حاڵەتێک داگرتی چ دوگمەیەەکە واروەها خوێنەکە دە زیاتر دەبینین و لەگەڵەوەش سۆنی تۆزێک سکرینشۆتی نوێشی بڵاو کردەوە و دەڵێ بانقەتی چیرۆکی ئۆریژینی وۆڵڤەرینیان سکیپ کردووە واتە دەڵێ گەیمەران خۆیان دەزانن وۆڵڤەرین لەکوێ هاتۆ پێویست ناکە باسی ئۆریژین ستۆری بکەین بەڵکو لە شوێن دەست پێ دەکەکەوە وۆڵڤەرین دەیەوێ ژیانی میوتنتەکان ڕزگار بکە کە بەشێکی زۆریان دەڵێ کە دەستپێکی یاریەکەی مردوون یاخود دەکوژێن بە هۆکارێک جگەلەوەش هەندچەند کارکتەرێکیشمان بینی لۆ نمونە سەیبەرتوث مستیک جین گڕی لیدی دێث سترایک ئەوانە هەمووی تێدا دەبی و چەند سێتینگێکی جیاوازیشمان هەیە نمونە لە چۆن دەڵێ لە کەنەدای تێدا دارستانەکانی کەنەدای تێدایە تۆکیۆ تێدایە لەگەڵ مەدریپوری تێدایە لەگەڵ چەند شوێنی شتی کێشتا ئاشیان نەکردووە مهم زۆر جوان دیارە زۆر ڕاقی دیار بوو و لەگەڵەوەش
پلەیستەیشن بە بۆنەی بڵاوبوونەوە یاریەکەی چەند پلەیتێکی نوێ لە بۆ پلەیستەیشن 5 ئاشکرا کرد نمونە دیجیتال ئیدیشنەکەی پێ دەوترێت باتڵ یەڵۆ لیمیتد ئیدیشن بەندڵ کە هەم دەتوانن کۆنسۆڵەکە بکڕیان پلەیتەکانیش لە بۆ PS5 پرۆ دروستیان کردێت کە زۆرم بەدڵ لە بەروی هەموو یاریەکان بەشەی PS5 پرۆ بڵاو ناکرێتەوە لەگەڵ کۆنترۆلەرێک کە پێم وایە جوانە لیمیتد ئیدیشنن و ئەو کەسانێک دەیانێت بە پلەیستەیشن 5 بۆ بیکڕن نرخی $635 بەڵام PS5 پرۆیەکە بێگومان زیاترە دوال سس کنترۆلەرەکەش نرخی $85 کۆنسۆل کەڤەرەکان بە تەنیا $75 پلەیستەیشن 5ەکەش هەر بە هەمان سعرە بەڵام ئەوان لیمیتد ئیدیشنن بە دوو ڕەنج لەسەر PS5 پرۆی بەردەستە مێتاڵێک سیلڤەر بلاک ئەوی دیکەش تەنیا بە شێوەی یەڵۆیەکەیەکە پێم وایە جوانە ئەوکەی خراپ نییە جا بێمە سەری خبرێکی دیکە بەهۆی فیلمی سپایدەرمان براند نیو دەی کە من زۆرم بەدڵ بوو لەم هەفتەیە ڤیدیۆیەکی جوانیش مەسە یوتیوب لێ بڵاو کردەوە زۆرم بەدڵ بوو داهاتی 1.6 ملیارد دلاری کۆکردووە لە بۆ سۆنی مارڤڵی ئێستا لە سەخەتە لەوەی بکاتە 2 ملیاری بەهۆی ئەم فیلمە گەیمی یاری سپایدەرمان 2 یەکجار زۆر زیاتر دەفرۆشی ئێستا ئەوە تەقینەوەیەکی گەورەی بەخۆ بینیوە تەنیا لەم هەفتەی ڕابردوو بەپێی راپۆرتێکی ئەلینا پێدەوترێت ئەلینا بێ ئەلینا ئەناڵەتیکس بور زمان زۆر دەگریەوە لەبەر گۆشتم زۆر خواردە 316,000 کۆپیان لە یاریەکە فرۆشتووە و ئێستا پێشبین دەکەن بە فرۆشی یاریەکە بەگشتی گەیشتە 11 ملیۆن کۆپی دەڵێ 20% فرۆشی یاریەکەش بە شێوەی فیزیکاڵە واتە بەدیسی کڕیویانە گەیمەران کەواتە گەیمەران بەدیسی یاریەکە دەکڕن جگەلەوەش دەڵێ بەشێکی زۆری گەیمەرانی ئێستا هەنە لە ڕێگەی گەیم کاتەڵۆگی دەیکەن و دەڵێ بە فەرمی فرۆشی یاریەکە عفوا 11 ملیۆن دلاری ینی لەم هەفتەی تەنیا لەم هەفتەی 11 ملیۆن دلاری کۆ کردوێتەوە بەگشتی فرۆشی یاریەکە گەیشتە 8.2 ملیۆن کۆپی کە دەیکاتە داهاتی 1.2 ملیارد دلار لە 2023ەوە کەواتە سۆنی قازانجی گەوری لە یاریە کۆ کردوێتەوە و نرخی یاریەکە ئێستا حالیان بە $30 بێمە سەر خەبەرێک لەوانەیە لە ماوەیەکی نزیک ئەو کەسانی ستیم دێکیان هەیە دەتوانن لەناو ستیم دێکی خۆیان ئەپلیکیشنێک دابەزێنن بەڵام هێشتا دیار نییە ئەپلیکیشنەکە کاردەکە بە فەرمیە خودنا بەڵام پێشبینیەکان کارڕدری کاردەکە بەزەشە دیار نییە پێوتێ ئەسۆبی ریمۆت پلی دەتوانین لە ڕێگەی ئەوە یاریەکانی پلەیستەیشن پلس ڕێگەی کلاود ستریمینگ بکێ واتە بەبێ هەبوونی پلەیستەیشن پۆرتال بەبێ هەبوونی PS5 توان یاریەکانی پلەیستەیشن پلس بەڵام تۆزە نرخی گرانە مانگانە $90 $6 بەڵام هیم بەبێ ئەو شتانە توانین لە ڕێگەی ستیم دێکەوە ئەم کلاود ستریمینگە ئەنجام بدەین بێمە سەر فانتم بڵێ زیرۆ هەفتە ڕابردوو باسم کردکەوە شۆکەیسێکی خۆیان دەکەن لە ڕێگەی یوتیوبەوە کەچی لەم هەفتەیە پلەیستەیشن ڕێگەیان کە ستێت ئۆف پلەی لە بۆ یاری دەکەن واتە دوو شت هەیە لێک کاتدا واتە هەم ئەویش دەکەن هەم ئەویش دەکەن کە پێم سەیرە بەڕاستی لە بۆ فانتم بڵێ زیرۆ هەرچەندە یاریەکە زۆر جوان دیارە بەڵام یاریی شەرشەمشێری ژاپۆنی ستایلی ڕاستە فانتەسیشە بەس مهم هەفتەی ئەو مانگە دەیبینین و بە بەرنامە باسی دەکەم کە چی نوێ لەسەر دەزانین بێمە سەر یاری ئەنچارتد کە ماوەی چەند ساڵێکە داوا دەکەین ریمیک بکرێتەوە بەڵام یەکێک لە دیزاینەرەکانی یاریەکە بە ناوی بنسن ڕەسڵ کە کاری لەسەر یاریەکانی ئەنچارتد 1 و 2 کردووە لەگەڵ یاری لاست ئۆف ئەس یەکێکە لە کارمەندە دێرینەکانی ستودیۆی نایتی دۆک دەڵێ پێویست ناکات دەڵێ پێم وانییە پێویستی بە ریمیک بی و پێم وانییە پێویستی بە ڕیماستەرێکی دیکەش بی ئەم یاریانە وەکو خۆیان هەرماون و هەر دەمینێن و هەر باشن بەڵام من لەگەڵ ئەو قسەیە نیم بەڕاستی نازام ئەگەر ئێستا یاری ئەنچارتد یەکتان ئەنچارتد یەک لەسەر PS5 بیکەی باسی کێشەی زۆرە ئێستاش ناتوانم یاریەکە دووبارە تەواو بکەمەوە تووشی بەگێک بوویمان لە هەر شوێنێک کە دەدەق یاری دەکەم کراژ دەکەوت دێتەوە دەرەوە سەیڤ فایل دەگۆڕم ترۆفی ڕەش دەکەمەوە دێمەوە هەرچی فرتفێڵە دەیکەم کەچی ناتوانم یاریەکە تەواو بکەم بیتزان ڕۆژ کرد و دام نایتەوە پێم وایە بەشی یەکەم تۆزێک ئەپدێتی مەسەرەن کوالتی ئۆف لایفی دەوێت بەگ فیکس و شتانەی دەوێت بەڵام بڵێ پێویستی بە ریمیک تەواوی بەڵێ بەشی یەکەم بەڵێ بەڵام بەشی دووەم سێ تەنیا ڕیماستەرێکی بەرزی بکەنە بۆ PS5 و PS5 Pro پێماوی زۆر باش دەبێت مهم یاری بیگ وۆک هەفتەی ڕابردوو لە ڕێگەی پلەیستەیشن پلسەوە بڵاو کرایەوە بە بەجێشە بەردەستە لەم هەفتەی ڕەنگیان زیاتر لە ملیۆنە کۆپیان فرۆشتووە کە یاریێکی کۆواپە دەتوانین بە سۆڵۆ بیکەی بەڵام کۆواپی ئۆنلاینە تەنیا بە 6 ڕۆژ ئەوەندەی لێ فرۆشراوە یارێکی زۆر قژ دیارە داوڵۆندم کردو بەڵام تاو کەسنم کردو حەز دەکەم لەگەڵ خێزانەکەم بیکەم سەو بزانم چۆنە زۆر خەڵک باسی دەکەم حەز دەکەم بیکەم بەڕاستی
بێمە سەر خەبەرەکانی ئێکسبۆکس و ئاشە شەرما لەم هەفتەیە بەڕاستی جیهانی ئێکسبۆکسی زۆر شلەقان و بە باشەش بوو بە خراپە نەبوو و تیزەرێکی گەورەشی بڵاو کردەوە. میهیم ئاشە شەرما لە تویتەر یاخود لە ئێکس تویتێکی کردووتی live playthrough of the Elder Scrolls 6 نقطة ياخذ أستيرا this morning the scale and grandeur are incredible the story is even greater. عشان شرما دلهم است حاليا وخريشي انجامداني ياري Elder Scrolls ششم واتكا بفزدا است كاي بصدق وكو ياري داتو خوي ناوكشي نسيوا Elder Scrolls شش ناوكي بلا ناوكي كدوتا هما استيرا وبين عشاينكات دڵێ گەورەی یاریەکە زۆر گەورە و زەبەلاها بەڵام چیرۆکەکەی هێشتا گەورەترە. هەشتا دیار نییە بزەبت ناوەکە ستەوی بەڵام ئەو هەشت پیتەی دای نابوو ئەو هەشت ئەستێرەی دای نابوو زۆر خەڵک لێکدانەوە بۆ دەکە کە دەبێت ناوی چی بێ هەندێک لێکدانەوەیان بۆ کرد دەڵێن لەوانەیە لە بەروی هەشت کارکتەرە ئەو ناوە بێ و نابێ بهیم بەڵام ئەوەندی دەزانکەوە لەم هەفتەیە بە هەمان شێوە بڵاو کرێەوە کە بەثێزدا زۆر چۆنڵی تووڕێ لە مایکرۆسۆفت مایکرۆسۆفت زەختێکی گەورەی دەکە یاری Elder Scrolls 6 زوو بڵاو کاتەوە کەچی بەشێکی زۆری کارکتەرەکانی کاربندەکانی بەثێزداکە دەرکراون بەشێکیان دەڵێن خەریکی یاری Elder Scrolls 6 بوون هەرچەندە بەثێزدا کەماومێن یاریەک تۆ 8 ساڵە بەس تیزەرەکەت بڵاو کردەوە 15 ساڵی شەخەریشی معقول نییە تاوە کوێستە بەو شێوازە باشە نەچوو بێ پێش ساڵ کەماومێن ئیش بکەن تکایە Elder Scrolls نوێ بڵاوکەنەوە. میهیم مەمەسە خەبەرێکی دیکە لە جیهانی ئێکسبۆکس Gears of War E-Day Limited Edition کۆنترۆلەری لێ بڵاو دەکرێتەوە کە بە $90 جوانە بۆ کەسانی کەیفیان پێدێ لە 30 سپتێمبەر لەگەڵ دەرچوون یاریەکەی پێمان نزیک دەرچوون یاریەکە بڵاو دەکرێتەوە. یەکێ لە دیزاینەرەکان و ئارتستەکانی پێشووی بەثێزدا کێستا لەوێ ماوە ڕخنەیەکی گەورە لە بەثێزدا دەگرێت دەڵێن هۆکایەکێ لە هۆکارانی کە ستارفیلد زۆر سەرکەوتوو نەبوو یاخود زۆر بەدڵی گەیمەران نەبوو ئەوە بوو کە بەثێزدا پلانەکەیان وا بوو زیاتر لە 1000 هەسارە لە ناو یاری ستارفیلد هەبێت دەڵێ بەڕاستی یاریەکەش پێویستی بە 1000 هەسارە نەبوو دەڵێ هۆکارەکەشەوە بوو لە جیاتی ئەوەی گرنگی بە 1000 هەسارە بدەیت گرنگیش بە 3-4 هەسارەی باشدا بە و دیتیل وردەکاری دەسەدانابان پێم وابی دەڵێ سەرکەوتنیی گەورە بەدەست دێنی وە دەڵێ وردەکاریەکان زۆر کەم بوون وای نەکرد کە هیچ کام لە هەسارەکان بە شێوەیەکی باش ببیندری و بناسرێتەوە. خۆشەویستان ئەمەش بەرنامە سفر ژیری بوو دیڵسێ نوێیەکەی مافیا بڵاو دەکرێتەوە لەگەڵ نیۆ لەگەڵ وۆڵڤەرین هەندێک زانیاری نوێ و گەیمپڵەی نوێمان بینی کۆمەڵە ترۆیدەرێکی نوێم پێ ئاشناکردن و ئێستا لەوانەیە بزانین ینی لەوانەیە ڕاست بێ کە GTA لە بە 3 پارتی جیاواز ترۆیدەر و گەیمپڵەی نوێیەکان لە نێتفڵێکس بڵاو دەکاتەوە هەفتەیەکی پڕ زانیاری بوو هیوادارم بەدڵتان بێ تا ئەڵقەی داهاتوو بەخوای گەورتان دەسپێرم خوداتان لەگەڵ.